دیارە ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو وەکو بەڕێوەبەرایەتی یاسایشی ڕاپەڕین چەند چالاکیەکمان ئەنجام داوە. لە ئێستادا دوو لەو چالاکیەتان بۆ دەگوازینەوە کە یەکێکیان لە ئاسایشی قەڵازێ بووە. یاریدەرەتی ئاسایشی قەڵازێمان بە هاوکاری بنکەی ئاسایشی ژاراوە توانیویانە چەند کەسێک دەستگیر بکەن لە بەکارهێنەرانی مادەی هۆشبەر کە پێکاتون لە 15 کەس کە سەرجەمیان بەکارهێنەر بوون دەستگیر کراون و لە ئێستادا ڕوبەڕووی دادگاکراونەتەوە بە پێی مادەی سی لە یاسای مادە هۆشبەرەکان و کارتێکەرە عەقڵیەکان. دۆسەی لێکۆڵینیان بۆ کراوەتەوە لە دادگای پشدەر. چالاکی دووەممان لە ناو شاری ڕانیە بووە. بەشی مادە هۆشبەرەکانمان لە ناو شاری ڕانیە توانیویانە سێ تۆمەتبار دەستگیر بکەن بە بەڕێک مادەی هۆشبەر کە پێکاتووە لە 1 کیلۆ لە زۆری کریستاڵ و لە ئێستادا لە دادگای ڕانیە دۆسی لێکۆڵینەوە بۆ ئەوانیش کراوەتەوە ڕوبەڕووی دادگاکراونەتەوە بە پێی مادەی 26 لە یاسای مادە هۆشبەرەکان و کارتێکەرە عەقڵیەکان.